ڕۆشتن باش بینەرانی هێژایی بەرنامەی گەلی ئازاد لە ڕۆژاوای کوردستان لە شاری قامیشلۆ لەگەڵتانین. لایەنێکی هەرە گرنگ لە شۆڕشی ڕۆژاوای کوردستان لایەنی بەشداری نەتەوەی کوردستانیە. هەر لە دەستپێکی شۆڕشی ڕۆژاوای کوردستانەوە هەتا ئێستا کوردستانیان لە هەموو پارچەکانی کوردستان لەم شۆڕشدا بەشدارن. هەتا ئێستا بە سەدان شاڕوانی کوردستانی لە پارچە جیاوازەکانی کوردستان لەم شۆڕشەدا بۆ پاراستنی ئەزمموی خۆبەڕێوەبەری دیموکراتی گیانیان بەخت کردووە. بەرخۆدانی کۆبانی لووتکەی هەرە بەرزی بەشداری کوردستانیان لەم شۆڕشەدایە. بەڕێز کۆماس شەهبازی نزیک بە 3 ساڵە لە ڕۆژاوای کوردستان وەک ڕۆژنامەوانێک کە لە ڕۆژ هەڵاتی کوردستانەوە هاتووە لەم شۆڕشەدا بەشداری کردووە. ئێستاش بۆ خۆی لە استودیۆ حەزرە. بەڕێز کۆماس شەهبازی بەخێر بێ. سپاس منی سلااو ڕێزمێ بۆ ئێوەی بەڕێز هەروە بینەرانی تەلەڤیزیۆنی نەورۆز. بەڕێز شەهبازی نزیک بە 3 ساڵ ئێوە لە ڕۆژاوای کوردستانن. بۆ لە ڕۆژاوای کوردستانن پاڵنەری ئێوە بۆ بەشداری لە شۆڕشی ڕۆژاوای کوردستاندا چییە فەرموو؟ بەڵێ دیارە ئەگەر بین لەسەر بۆچی کۆماس لێرەیە، بۆچی ویان پەیمان لێرە شەهید کەوت، بۆچی سەدان پرسیار دروستە بێت بۆچی ئەمانە ئەنێ ئەگەر ڕوتێکی مێژووی سیدکەیت بۆچی کۆماس و بۆچی دەبێت سەدان کۆماس لێرە نەبێت. من پرسیارەکەمان کە بۆچی دەبێت سەدان کۆماس و سەدان ویان پەیمان و سەدان کێ بۆچی دەبێت لێرە حاضر نەبن. من پرسیارەکە واکەم دیارە بەدەستپێکی شۆڕش لە ڕۆژاوای کوردستان من کە بەهۆی چالاکی خوێندکاریەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران دەستپێکی چالاکی خوێندکار وەدوا و کوچالاکیی خوێندکاری لە ناو یەکێتی دموکراتیکی خوێندکارانی کورد و پاشان هاتنەوە بۆ باشووری کوردستان و بەشداری لە خەباتی سیاسی و کاری ڕۆژنەمەوانی و بروسکەی شۆڕش لە ناتوانم بڵێم وەک بەهاری عەرەبی هەموو ناویان لێ دەکرێت و پارچێکی هەرە بچووک لە کوردستان کە کەس چاوەڕوانی ئەوەی نەدەکرد پارچێکی هەرە بچووک لە کوردستان ببێت بە نمونەیەکی هەرە گەورە بۆ هەموو جیهانها. ئێستا ڕۆژاوای کوردستان بەس ڕۆژاوای مەهاباد و سنە و کرماشان و ئامەد و هەولێر و سلێمانی نییە. ئێستا ڕۆژاوای کوردستان ڕۆژداوای هەموو جیهانەوە بگرە ئێستاگە هەموو کورد بە ناوی ڕۆژاوای کوردستان و بە ناوی یەپەگە و بە ناوی کۆبانیۆ بە فەخرەوە بە شانازی و سەری خۆیان بەرز ڕدەگرن ئەڵێن ئێمە کوردین. ئەمە چی واکات تایبەت لە باشووری کوردستان کە دەستپێکی شۆڕش دەستی پێکرد دوو خوێندنەوەی جیاواز دروست بوو لە شۆڕشی ڕۆژاوای کوردستان. تایبەت لایەنێک کە باز لە بەلا ڕێداچوونی شۆڕش دەکەن کە سەیری میدیاکان دەکرد ئەدوینی دیمەنێک لە ڕۆژاوای کوردستان ئەبینی تایبەتەنێک میدیا کە بەلایەنی تایبەتەوە ئیسا باز دەوە دەکەن پێت وابوو ڕۆژاوای کوردستان یعنی لە دەستپێکی شاری دێرە کە دەربازی ڕۆژاوا بێتا ئەڕۆیتە سەرگانی و ئێستا ڕۆیە تا کۆبانی یعنی وەها باس دەکرا کە خەڵک لەکنێ لە پەنای جادەکان و شەقامەکانە مردوون لە برسیار لێرە هیچ نییە. یعنی شرۆڤەی ئاوا وەزعەکە یعنی خەریکی سەرکوتکردنی خەڵکن خەریکی لە ناوبردنی شۆڕشن. ئەمە لایەنێک بوو. لایەنێکی دیکەش بە پێچەوانە باز لە شۆڕش دەکات و ئەمە پرس دروست دەکات بۆ ئینسانێک بۆ مرۆڤێک کە بێوێت بەشێن ڕاستیەکان نابگەڕێدایە تۆ ئەتەوێت بەس لە ناو فەیسبوک و لەسەر یوتیوب و یا لەسەر میدیاکان نابێ ڕاستیەکان ببینی یا خۆت شتێک هەیە و ئەمە بوو بە پرسێک ئەمە بوو بۆ شتێک بۆ من بۆ کۆماس کە تۆ دنیا ئەوەی کە بە شوێنی ڕاستیا دەگەڕای ڕاستی ڕۆژاوای کوردستان بزانیت ڕاستینەکەی هاتی بۆ ڕۆژاوای کوردستان دیارە ئەمە بەشێک لە قەزیەیە ڕاستیەکان و بەشێکی دیکە هەستێکی نێتەوەیە کە تۆ بەرپرسیار دەکات تۆ ملزەمەکات کە ئەبێ بەشداری وەها حرەکەتێک بیت. ئێمە بەدەیان جار بەرێت باسمان دەکرد دەمانوت بابوو باپیرانی ئێمە پێشسوارانی ئێمە هەڵە بوون ئەگەر ئەوان باش بچوو بانایەن ئیستا ئێمە ڕەوشی ئێمە و گەلی ئێمە ئیساوان نەبوو. ئەو پرسیارەت سەر لاو مێشکی منابوو کۆماس تۆش نەڕۆی 4 ڕۆژێ دیکە منداڵانی تۆ داهاتی تۆ سەرکۆنە دەکەن تۆ ڕخنە دەکەن تۆ بۆچی نەتکرد بۆچی شۆڕشێک لە ڕۆژاوای کوردستان ئەنجام درا بە سەدان و بە هەزاران کچ و کوڕی ڕۆژاوای کوردستان و پارچەکانی تری کوردستان بەشدار دەبن تۆ بۆچی دانیشی بە دوای چی ئاگەڕی. ئەمە وا ئاکات تۆ هان بدابی بۆ ناو ڕۆژاوای کوردستان تایبەت ڕۆژاوای کوردستانێک ئەگەر سەیری بنەمای فکری ڕۆژاوای کوردستان کەی سەر ئەساسی فکر و فەلسەفەیەکە کە توان بڵم فکر و فەلسەفەی بەڕێز ئۆجەلانە. یعنی ئەمە من دەستپێکە وەختێک کە کتێبەکانی عەبدوڵڵا ئۆجەلان دەخوێنی تۆ مەسەڵەن پێت وابوو یعنی هەموو پێی وابوو مەسەڵەن ئەمە بەس نووسینێکی سەر کاغەزە تێگەی پێی وابوو مەسەڵەن پێم وابوو مەسەڵەن ئەمەش وەکو هەموو نووسەرەکانی دە شتێک نووسراوە و تەمام.
بەڵام کاتێککە دەربازی ڕۆژاوای کوردستان بوومە لە دێرەك هەتا دەڕێتە سەرەکانی بینی دە شتانە هەیە باز لە خۆسەری دموکراتیک باز لە خەباتی ژنان باز لە ژیانی ئازاد باز لە شۆڕش باز لە بەرخودانی ئەو شتانە ئەبینی تۆ بە شەو بە ڕۆژ لەگەڵەوانە ژیانەکەی کەواتە کە تۆ دەربازی ڕۆژاوای کوردستان بوویت ئەوەی کە بە دوایدا دەگەڕای یانە تۆ لایەنی دوو لایەن بوو لایەنێک کە شۆڕشی ڕۆژاوی کوردستانی ڕەش دەکرد بە تایبەتی لە ناگایەوە لایەنێکی دیکەبوون بەزانابوون ڕەشیان دەکرد بەزانابوون لایەنێکی دیکە باسی ڕاستینی شۆڕشی ڕۆژاوی کوردستانی دەکرد بەڵام تۆ هاتیتە ڕۆژاوای کوردستان چیت بۆ دەرکەوت ڕاستینە لای تۆ چی بوو؟ بەڵێ دیادە باسم لەوە کرد باسم لە ژیانی خەڵک کرد من هەموو جارجانێ لە میدیاکانیش لێمە پرسن تۆ ڕۆژاوا چۆنە بینی یا هەر خەڵکی ڕۆژاوایش لە منە پرسنی ساگەش دوای 3 ساڵە ژن کۆماس تۆ ڕۆژاوا چۆندی وەختێکە ئەو پرسەکات کە ڕۆژاوا چنی من ئەڵێم ڕۆژاوا وڵاتێکی من ئەڵێم ڕۆژاوا وڵاتی ترش و شیرین ناوی لێبم وڵاتی ترش و شیرین چۆن خەڵک یا تاڵ و شیرین من ئەیکەم بە ترش و شیرین چون وەڕاستی لایەنی تاڵ چون ئەبینیت تاڵترین شت بۆ ئێمە شەهید بوونە یا مردنەوە لێ بینین کاتێک لێ شەڕوانێک یەپەگە و یەپەژە شەهید دەکەوێت تۆ گریانێک نابینی دایکان دێن بە تلیلی و بە هلیلیە و بە چوزان بە خۆشی و بە شاییەوە شەهیدی خۆیان بە سەربەرزی و شەهیدی خۆیان ئەوەسپێر نەخاگووە ئەمە خەڵکە خەریکن لەگەڵ شەڕ ژیانەکەن لەگەڵ خەڵک دەستپێکی شۆڕش لە ڕۆژاوای کوردستان ئەو هەموو کێشە گرفتەکە دروست بوو بۆ خەڵک تایبەت من کە ساڵی دەستپێک لەبەر حاضر نەبووم لێرە حازرنەوە باسییان لەوە دەکرد نەبوونی کارەبایە نەبوونی سوتەمەنی خەڵک مەجبورن جلی خۆیان بسووتێنن خەڵک مەجبورن چوزانم دار ببڕنەوە یا ماڵی داری ماڵان کۆ بکەن و بخەن ناو سۆبەتی خۆیان ڕزگارکەن سەرما بوون بەڵام ئەبینین وردە وردە خەریکە شتەکان بەلەو پێشەچێت و هەنگاو خەریکە بەلەو پێشەچێت دروستبوونی کۆپەراتیڤە دروستبوونی کۆمینەکانە دروستبوونی مەجلیسی شارەکانە دروستبوونی ماڵی گەلە دروستبوونی شارەداریەکانەوە زۆر شتی تر وایستا بینین لووتکەیەوە وەتوانم بڵێم دروستبوونی هێڵی سێم کە هەر لە دەستپێکەوە وەک هێڵی سێم دروست بووە لایەنی نەتەوە بینین و ئیسا وای لێ هاتووە ڕۆژاوای کوردستان بووە بە ئەتوانم بڵێم بوو بە ئەلتەرناتیڤێک بۆ ناوچەکەەوە ئیسا خەریکە دیسکۆرسی خۆسەری دموکراتیک دیسکۆرسی ڕۆژاوای کوردستان دیسکۆرسی هەرزاڵە هەم لە سووریا و هەم لە ڕۆژهڵاتی ناوین بەگشتی ئەمە وا ئاکات لایەنە ئیجابیەکانی شۆڕش لە خۆی زەق بکاتەوە دەستپێک کە کاتێ شۆڕش دەستی پێکە جاڵێتەوە وەختی حرەکەتی دەستپێکی لە دەستپێکدا ئێهمال دەکەن مەرحلەی دووەم مەسخەرە دەکەن حەنەکەکەن بێت مەرحلەی سێم دژایەتی دەکەن مەرحلەی چوار ناچارتە قبوڵک دەستپێک وەختێکە لە ڕۆژاوای کوردستاندا هەموو مابوون یانێ ئەم ڕۆژاوا چۆن ئیدارە بکرێت گوندێک عەرەبە گوندێک کوردە گوندێک سریانە ئایا خۆسەری دموکراتیک تێک بەلایەنێکی ناسیۆنالیزمێکی سرفە بەرەو فاشیزم بوون نەتەوەکانی تر لێرە لە ناوە بات چۆنە بێت عەرەبێکە 70 ساڵ 80 ساڵ لێرە ژیانەکە سریانێکە لێرە 100 ساڵە ژیانەکات کوردێکە لێرە 100 ساڵ پێکەوە ژیانەکەن گرێداوی یەکتر نایە ئەتوانیت نەتەوێ بکەیت نەتەوێکی باڵادەست و پێکاتێک بکەیتن پێکاتێکی باڵادەست و ئەوانتر لە ناوبەری ئەمە هەموو پرس بوو هەموو چاوەڕوان بزانین لێرە چی ڕوەدا ئایا بەلەو کوێچێتە مشتانە بەڵام ئەبینین بە دروستبوونی کانتۆنەکان بە دروستبوونی خۆسەری دموکراتیک ئەبینین بە دروستبوونی سیستمی هاوسەرۆکی هەموو ئەوانە چارەسەر بوو باش ئێستا تۆ بۆ خۆت لە ڕاستیدا لە ناو ڕاستینەی خۆبەرەوەری دیموکراتیکدا خۆسەری دیموکراتیک وە پێشتریش باست کرد کە لە ڕێگەی تێز و کتێبەکانی ڕێزدار ئەو جەلانەوە لەبارەی تیۆریکەوە ئاشنای ئەو فکرە بوویت تۆ پێت وایە تا ئەوەندەی کە لە ماوەی 2 ساڵ و نیودا لەم سیستەمە سیاسی نوێدا ژیان دەکەی پێت وایە چەندە پراکتیزە بووە یانە تیۆری خۆسەری دیموکراتیک چەندە لە مەیداندا پراکتیزە بووە منڵێم زۆری ماوە لە ئیستاش لە قۆناغی دەستپێکدا هەنێ زۆری ماوە هەم تێگەیشتن لەو تزە هەم پراکتیزەکردن چون مەرحلەی دەستپێک تێگەیشتنە وەختەکەت خۆت جوان تێگەشتی ئەتوانیت پراکتیزێکی خەڵکیش تێبگەێنی بەڵام ئەبینین وردەوردە ئەو خشتەکان ئەو بنەمای نەتەوەی دموکراتیک لە ڕۆژاوای کوردستان خەریکە ئەڕوات یانە ئەتوانم بڵێم سیکلێک یا ڕەواڵێکی تی کردووە کە ها لەسەر حرەکەتە حرەکەتێک دەکات یانێ ئەگەر تۆ سەیری حرەکەتێکی سینوسیکە حرەکەتێکی باشە بەرەو عینێکی سعودی ئەڕوات یانێ تایبەت لە ملی دروستکردنی کۆمینەکانە لە ملی دروستکردنی کوپراتیڤەکانە لە ملی دروستکرد لە ملی دروستبوونی دیپلۆماسی دەرەوە لە ملی ناساندنی سیستمی خۆبەرەوەبەرەتی دموکراتیک و هاتنی ڕۆژانە دەیان شاند و دەیان ڕۆژنامەوان و دەیان
چزان مامۆستای زانکۆ دێنە ڕۆژاوای کوردستان بزانم سیستمە چییە چۆن کارەکات تایبەت دەسەر پرسی ژن بە سەدان و بەتوان بڵێن بە دەیان و بە سەدان ڕۆژنامەوان و لێ کۆڵار هاتوو بزان ئایا بەڕاستی ئەم نەخشەکە ئەڵێن ژن لە ڕۆژاوای کوردستان پێشەنگی شۆڕشە یاخود شۆڕشی ڕۆژاوە شۆڕشیش نایە ڕاستە یا بەس گوتنێکی سەر میدیاکان و یا گوتنێکی سەر کاغەزە بەڵام دێن ئەبینن یعنی بەکردەوە بە پراکتیک تۆ ئەو شتای بینی ڕۆڵی بەرچاوی ژنانە بینی لە شۆڕشی ڕۆژاوای کوردستان ڕۆڵی پێکاتەکانی ترێ بینی ڕۆڵی هەموو لایەنەکانە بینی ناو شۆڕشی ڕۆژاوای کوردستانی سا ئەبینین لەم چەند ڕۆژە هێزی سووریە دموکراتیک دامەزرا ئۆپراسیۆن دەست پێ کرد بەئیسلا دوای ئەوە کۆنگرەی سووریە دموکراتیک دروست بووە دەرەنجامەکەی بوو بە دروستبوونی مەجلیسی سووریە دموکراتیک ئەمانە هەموو هەنگاون ئەمانە هەموو ئەتوانم بڵێم هەموو نیشانەی سەرکەوتن و نیشانەی بەرەو پێشوونی ئەم سیستمە ئەگەر هەر لە سەر سیستمی خۆبەڕێوەبەری دموکراتیک بۆستین دەزانین کە سیستمی خۆبەڕێوەبەری دموکراتیک وەکو سیستمێکی فکری بەتایبەتی لە بواری کولتوریشەوە یانە ئەوەی کە تۆوتت تێگەیشتن هێشتا کەمە یاوەی کە هێشتا لە قۆناغی دەستپێکدایە بەتایبەتی ئەو سیستمە لە باری کولتوریەوە بۆی کە جێگە بگرێت بەڵام تۆ بۆ خۆت ئاماژەت بە چەند شت کرد کە بۆ نمونە سازبوونی کۆمونەکان بەشداری ژنان ئەمانە هەمووی بنکەکانی سەرەکی خۆسەری دیموکراتیکن بەڵام پێم باشە یانت ئەزمموی شخصی خۆت لەو پێکاتندا ببینم بۆ نمونە تۆ ڕۆژانە لە ناو بڵین ئەزمموندای ئەگەر لە پێش هەموو شتێکدا لە بەشداری ژنانەوە دەست پێ بکەین هەتا ئێستا بەتایبێت بۆ خۆت تۆ بە جۆرێکیش بەشداری بڵین بەرەکانی شەڕ بۆیت بەشداری هێزی ژنان دەبینی بە چاوی خۆت ئەگەر لە ژنانەوە دەست پێ بکەین وکو کۆڵەکەیەکی سەرەکی خۆسەری دیموکراتیک ئەزمموی تۆ چییە لەسەر بەشداری ژنان لە شۆڕشی ڕۆژاوای کوردستاندا بەڵێ دیارە من ئەڕۆم ئەمامەوێت هەنێ بڕوومە دواترەوە تایبەت نەخشی ژن لە ڕۆژاوای کوردستان پاراستنی زمان پاراستنی چان ئەوەی کە ڕۆژاوای کوردستانی پاراست وە شۆڕشی حتا ئێرە ئەم نقطە گەیان کە ئێستا ئەبینین بەدەیان و بە سەدان کچ و کوڕی ڕۆژاوای کوردستان بەشداری و شۆڕشە بوون و شۆڕشی ڕۆژاو گەشتم دوت کە دایکی کوردە لە ڕۆژاوای کوردستان کە بە چاند و بە زمانی خۆیان زمانی کوردیان پاراست چاندی کوردەواریان پاراست و بەدەست خۆ دەزانین بە دەستپێکی تەفگەری ئازادی بەدەیان و بە سەدان و بە هەزاران کچ و کوڕی ڕۆژاوای کوردستان بەشدار بوون چوونە چیاکان بەشداری شۆڕش بوون یعنی ئەبینین ڕۆژاوای کوردستان بە هەموو بچووکبوونی خۆیەوە دەور و نەخشێکی زۆر بەرچاویە بوو لە شۆڕشی پارچەکانی کوردستان ژێنێ بەشدار بوون یعنی تۆ ناتوانیت ئەمە بڵێ شۆڕشی ڕۆژاوای کوردستان یا ڕۆژاوای کوردستان قەتیس بکەی بە ساڵی 2011 یا 2010 بەرەملانە شۆڕشی ڕۆژاوای کوردستان بەدەیان ساڵە خەبات و تێکۆشانەکە خەڵکی دایکی ڕۆژاوای کوردستان گەنجی ڕۆژاوای کوردستان بەتایبەت ژن لە ڕۆژاوای کوردستان کە ئەبینین بە سەدان کچی ڕۆژاوای کوردستان بەشداری تەفگەری هێز بزوتنەوەی تەفگەری ئازادی بوون و ئیسەش بینین دوای ئەوەی کە بزوسکەی شۆڕش لە ڕۆژاوای کوردستان لێدرا یەکینەکانی پاراستنی ژن دروستە بێ هێزی ئاسایش دروستە بێەوە بەدەیان و بە سەدان کشی ڕۆژاوای کوردستان بەشداری ناو ڕیزی شۆڕش بوون و ئیسا بینین وای لێ هات کە یەکینەکانی پاراستنی ژن یەپەژە ببێ بە سەمبۆلی بەرخۆدانی وا بکات کە بەدپرسانی وڵاتانی دەرەوە وەک هیلاری کلینتۆن وەکێ بێت وەختێکە باسەکە باز لە یەکینەکانی پاراستنی ژن بکە ئەو بکات نمونەی ژنی شۆڕژگێر وەختێکە بۆ 8 مارس دێن قەدردانیەکەن ڕێزەگرن لە ژنی ئازاد لە ڕۆژاوای کوردستان لە یەکینەکانی پاراستنی ژن ئەمە دەستکەوتێکە لە ڕۆژاوای کوردستان بۆ هەموو کوردستان ئەبینی کەوالیاتکە وەختێکە کاخی ئەلیزا بینیت نەسرین عەبدوڵڵا وەکو یەکینەکانی پاراستنی ژن بەجلی ئاسکەری و دەربازی ناو کاخی ئەلیزا بێ شتێکە ڕووی نەداوە لە مێژوویەکی چەند ساڵی دوای سەردەمی ناپێلۆن کەس نەیتوانێت بەجلی ئاسکەری دەربازی کاخی ئەلیزا بێ وەختی بەڵام یەک کەسێک کشێکی کورد بە ناوی یەکینەکانی پاراستنی ژن ئەڕوا دەربازی ناو کاخی ئەلیزا بێت وە بە جۆرێک شکۆی دەسەڵاتی فەرەنسای خاتە بە جۆرێک خاتە واکات ئەو شکۆ کوڕنۆش ببە بۆ ئێرادەی ژنی ئازاد لە ڕۆژاوای کوردستان و لە هەموو کوردستان یعنی ئەمە ڕاستیەکی شۆڕشە لە ڕۆژاوای کوردستان کە ئەو قەدر و قیمەتش باوەڕکەیانێ وەختی لەگەڵ هەموو ژنان قسەکەی وەختێک باز لە شۆڕشکەن بێ ئەم لاو لە ناو بەڕێز ئۆژەلانە بن تێکەی باز لە سەرۆکەکەن ئەڵێ ئەو وینەی داوە بێمە تێکەی ئەو شخصیەتەی داوە بێمە ئەو باوەڕێ داوە بێمەوە ئەمە شتێکی کەم نییە سەرمایەکی کەم نییە کە بەخشراوە بە ژنان لە ڕۆژاوای کوردستان و ژنانیش بەڕاستی یعنی ئەتوانم بڵێم
توانیان یانێ ئەو باوەڕیە و ئەو شتە ئیسبات بکەن کە بینێن ئێستاکە بەدەیان ژنمان هەیە کە ئێزار لە بەشەکانی خەریکی کاری سیاسی شەکەن کاری ئیداریەکەن یانێ هەموو ئەمانە تایبەت ملی شۆڕش تایبەت لەسەر بەشی زمانی کوردی زیاتر لە 90 لە سەدی مامۆستایانی پەروەردەی زمانی کوردی لە ڕۆژاوا ژنانن یانێ ئەمانە شتێک نییە کە بتوانێت بیشاری تۆ یاخود حاشای لێ بکەیت. بەشداری کوردستانیان لە شۆڕشی ڕۆژاوی کوردستاندا دەزانین کە بەتایبەتی باکووری کوردستان ڕۆژاوی کوردستان هەم لەبارەی جوگرافیەوە هەم لەبارەی جوواکی و کۆمەڵایەتیەوە گرێدرانێکی مێژووی و دوور و درێژیان هەیە و بەشداری شۆڕشیش لە هەردوو لە ڕۆژاوی کوردستان بەشداریەکی چالەکانە و کارای هەبوو لە شۆڕشی باکووری کوردستاندا لە شەڕدا. بەڵام دواتر لە دوای ساڵی 2011 بەشداری کوردستانیانی پاچەکانی دیکەش لە ڕۆژاوی کوردستان دەستی پێکرد. ئێوە لە ماوەی ئەزمموی نزیک بە 3 ساڵدا بەشداری کوردستانیانی پارچەکانی دیکە لە شۆڕشی ڕۆژاوی کوردستاندا چۆنتان دیوە بەتایبەتی نەتەنیا لە بواری بڵێن تەبلیبوونی شەڕوان بەڵکو لە هەست لە هەموو ئاستێکدا بەشداری هەیە. من ئەتوانم بڵێم بێژم شۆڕشی ڕۆژاوای کوردستان وەکو وەرچێرخانێکی مێژووی تایبەت لە مێژووی سیاسی گەلی کورددا ناوی بم بەڕاستی شۆڕشی ڕۆژاوای کوردستان زۆر شتی یانێ زۆر شتی گۆڕا وای کرد بەدەیان کەس بەدەیان گەنج لە پارچەکانی تری کوردستان لە باشوور لە باکوور لە ڕۆژهەڵات بێن بەشداری ناوم شۆڕشە بنەوە ئەمە شتێکی کەم نییە تایبەت لەم دیسکۆرسی ئەم شۆڕشە گوتاری ئەم شۆڕشە چەندێ بەهێزە کە توانێتی گەنجێکی خەڵکی مەهاباد گەنجێکی خەڵکی کرماشان و ئیلام گەنجێکی خەڵکی سنە و کوێت لەوێ بێنێ هەڵسێنێ ڕاست سنوورەکانی باشووری کوردستان تێپەڕێنێ سنوورەکانی ڕۆژاویەوە بێ بەشداری ناوڕێزی یەکینەکانی پاراستنی گەل بێ بەشداری ناوڕێزی یەکینەکانی پاراستنی ژن بێەوە ئەمە لایەنە باشەکانی شۆڕشیان ئەمە دەرخەری ڕازبوون و ئەتوانم بڵێم دەرخەری حقیقەتی شۆڕشە لە ڕۆژاوی کوردستان ڕاستی شتێکە و حقیقەت شتێکە حقیقەت و واقعیەت دوو شتی ئەتوانم بڵێم دووشتن یانێ ئەو حقیقەتی کە ئێستا هات لە شۆڕشی ڕۆژاوای کوردستان ئەبینین تایبەت بەشداری لایەنی نەتەوەیت بە دەیان و بە سەدان گەنجی باشوور باکوور ڕۆژهەڵات هاتن لێرە شەید کەوتن لە کۆبانی کە توانم بڵێم لووتکەی بەرخۆدانی بوو یانێ خوێنی گەنجانی هەر چوار پارچەی کوردستان هات لە ناو خاکی کۆبانی ڕژا و کۆبانی بە باوەڕی من بوو بە سمبولێک بوو بە وەرچێرخانێکی مێژووی لە تاریخی مۆبارزاتی گەلی کووردا کە وای کرد هەموو دنیا ئیسە بە کۆبانی و شانازیەکەن و کۆبانی بوو بە لووتکەی کوردایەتی و بە باوەڕی من وەختێکە باز لە کۆنگرەی نەتەوەیەکەن یعنی وەک ئەڵێم ئەمە ببێ بە گوتار ئەمە ببێ بە گوتنی هەموو کەسان ڕۆژنامەوان ڕۆشنبیر سیاسەتمەدار چالاکوان کە ئەگەر قەرار بێت کۆنگرێکی نەتەوەی ببەستێت لە داهاتوە کە هیوادارم ببەستێت کە بەداخەوە هەنێک لایەن بەهۆی هەنێک بەرژەوەندی تاکی حزبی و نایانەوێت کۆنگرەی نەتەوەی بەستێت بەداخەوە ئەگەر ئایسا کۆنگرێکی نەتەوەی ئەمە بۆ ئایسا گەلی کورداوە پەردەوازە نەدەبوو کە ئەگەر قەرار بێت کۆنگرێکی نەتەوەی ببەستێت بە باوەڕی من تاکە شارێک تاکە نقطەیەک کە شیاوی ئەوەیە کە لەوێ کۆنگرەی نەتەوەی وە بنکەیەک بێ بۆ کۆنگرەی نەتەوەی شاری کۆبانیە چون بەڕاستی کۆبانی ئەتوانێت بڵێم شاری هەموو کوردانە شاری هەموو جیهانیانە هەموو کەس لەوێ بەشداری ئەو بەدخودانیە بوون ئەتوانم بڵێم کۆبانی شیاوی ئەوەیە کە بڵێ وەک ناوەندی کۆنگرەی نەتەوەی دیاری بکرێت. باشە دەزانین بەرخۆدانی کۆبانی وەکو تۆش باست کرد لووتکەی هەرە بەرزی بەشداری نەتەوەیی کوردستانی بوو و بەڵام پرسیار ئەوەیە ڕەنگە بۆ تۆ بۆ زۆر کوردستانی دیکەش کۆبانی دەزانین لە هەلومەرجێکدا بوو هەموو دنیا یانە لەسەر کۆبانی هاتنە دەنگ شارێک بوو کە بە تەواوی قەڵاچۆ دەکرا یانە ڕیشە کێش دەکرا ئەوە بوو بەرخۆدانی کۆبانیش پاراستی و هاوکاتیش کە باسمان کرد لایەنی نەتەوەی کوردستانی ئەو زۆر بەهێز بوو تۆ پێت وایە یانە ئەوەی کە لەباری هەستیەوە تەنها هەستێک بوو کە پارچەکانی دیکەی کوردستان بە تایبەتی باکووری کوردستان کە لە بەر نزیکایەتی جوگرافیش بەشداریان کردیا ئەوەی کە هەستێکی نەتەوەیی بوو بۆ پشگیری پێت وایە لەناو ئەوەدا ئایا بڵێن هەستێکی کاتی کە شارێک قڵاچۆ دەکرێت بۆ نمونە کوردێک هەڵدەستێت دێت بەشداری دەکات یا ئەوەی کە هەستێکی نەتەوەیی یا بڵین فکری تەنانەت یانە تێگەیشتنێکی فکری بۆ کۆبانی هەبوو کە ئەو بەشداریە لە گەیشتەوە ئاستە باوەڕی من شۆڕشی کۆبانی و ئەو بەرخودانی لە کۆبانی کریا ناتوانانی بڵێ بەس ئێحساسێک بوو منەڵێم جوڵانەوەی ویژدانی مێژوو بۆ ناسکەی جوڵانەوەی ویژدان بوو و هەروەها بەرزبوونەوەی ئاستی فکری بوو یانێن دەری خست
کورد ئێستاکە شووری سیاسی دەرباز کردووە بەرەو شعورێکی سیاسی ئەڕوات یعنی لە کۆبانیدا ئیسپات بوو کورد گەشتوە ئاستی شعوری سیاسی بەرێ کورد بەس شوورێکی سیاسی هەبوو هەیەجانێکی سیاسی هەبوو شتێک هەبووە وەک بڵقێکی سەرا و هەیەجانێک بوو دوای 2 ڕۆژ 3 ڕۆژ دامرکا و تەواو بەڵام یعنی کۆبانی ئیسپاتی کرد کورد گەشتوەسە شعورێکی سیاسی ئەوە شعوری سیاسی واکات کە لە پارچەکانی تری کوردستانی بن بەشداری و شۆڕشە بن گەنجانی ئامەد و ئیستانبول و ئەنکارا و کرماشان و کوێ بێن بەشداری ئەم شۆڕشە بن لە ئوروپاوە ئێمە کوردمان نەبووە لە وڵاتە ئوروپایەکان هاتن بەشدار بوون یعنی لەدایک بووی ئوروپامون لەدایک بووی سوێد و نۆروێژ و ئوسترالیا و کوێ بوون هاتن لێرە بەشداریم شۆڕشە بوون ئەمە بە باوەڕی من گەشتنە کورد گەشتنی ئەو ئاسەیەک کورد گەشتە ئاسێکی شعوری سیاسی و بەرزبوونەوەی شعوری سیاسی ئەوە کات کە مثلەن هەموو کەسێک بن بەشداری ئەو شۆڕشە بن نەوێنێ شۆڕشێکی نە شتێکی دەتوان بڵێم شتێکی نە سادە و نە ئاسانەکە بینین تەنانەت هەم ئاستی ناسیۆنالیزمەکەی هەم ئاستی نەتەوەیەکەی دەرباز کرد کۆبانی یان ڕۆژەوە ئاستی نەتەوەیژی دەرباز کردی سابینین ئەم شەیدی ناو یەپەگەمانەیە لە ئوسترالیا لە کەنەدا لە بریتانیانێ بەڕەگەز بریتانین بەڕەگەز ئەڵمانین بەڕەگەز ئوسترالین هاتن ئەمیش بەژاری ناو شۆڕش بوون یعنی ئەمە دەرخەری ئەوە بۆ کورد گەشتە ئاستی شعوری ئاستێک وەک شعوری سیاسی ئەو گەشتەوە ئاستەکە وا بکە هەموو دنیا بهێژێنێ کاتێککە هەموو کوردان دێن هەموو باڵە فڕخانەکانی وڵاتە ئەوروپایەکان داگیر دەکەن ئەمە گەشتەکەنی ئەمە دی کورد تەما پرسی کورد پرسێکی بەس پرسی ئێران و تورکیە و عێراق و سووریە نیە پرسی کورد بوو بە پرسێکی جیهانی کە ئەمەش دەتوانین بڵێن بەرهەمی دەیان ساڵ خەبات و تێکۆشانەکە ئەنجام بدرێت کە تایبەت ئێستاکە شەبینی لەم پارچەی کوردستانەکە بە پێشنگایەتی فکر و فەلسفەی کە خەریکەم شۆڕشە ئەنجام بدرێمە دەرخەری سەرکەوتنی ئەو فکر و ڕامانەیە کە بینین ئێستاکە پارچێک گێرە بچووک لە کوردستان وا ئاکات دنیا بەهەژێنێ وا ئاکات پەرلەمانی ئەوروپا و کوێ بێنە دەنگ لەسەر کۆبانی باشە بەشداری کوردستانیانی ڕۆژهەڵاتی کوردستان دەزانین لەلایەکەوە بەرچاوە تەنانەت تەرمی گیان بەختکردگوانی ڕۆژهەڵاتی کوردستان زۆرجار بەهۆی سیستمی کۆماری ئیسلامیەوە نەتواندراوە تەرمەکانیان گوێزرێنەوە بۆ یا لە ڕۆژ ئاوای کوردستان یا بۆ نمونە لە باکووری کوردستان لە شاریوان نێژراون لەسەر ئەوە یان ئەوەی کە کوردێکی ڕۆژهەڵات بەو عشق و بڵین ئەحساسەوە دێ لە ڕۆژاوای کوردستان ئێوە بە خۆتان لە ئەزمموی خۆتاندا لەو ماوەیەدا چیتان لەسەر شەڕوانانی کوردی ڕۆژهەڵات لە ڕۆژاوای کوردستان دیوە بەڵێ دیارە تایبەت من بە ڕووماڵکردنی هەواڵەکانی بەدەی شەڕە ڕۆشتم لە ملی شنگالەوە بگرە بناری چیای شنگال بگرە حتا تلحەمیس و تلبراک و سەرەکانی و کۆبانی ئەنێ ئەبینم کوردانی ڕۆژهەڵات ئەوانیش بەشداریە و شۆڕشن بەشداریە و حرەکەتەن بە هەستێک و بە باوەڕێک و خەریکن بەشدارە بن یانێ شەڕەکان ئەوانیش یانێ ئەبینیم دوو دڵی و ڕاڕایی ناویانە نییە مەسەن وەختێکە لەگەڵیشیان قسەمە کرد یان مساحبەمەکە لەگەڵیان زۆر بە ئێرادێکی پۆڵینەوە یانێ ئەوە نەبوو بێڵێ باز تایبەت هەنێکی ڕخنیانەگەر لە هەنێک کەس کە بەجۆرە باز لە شۆڕشی ڕۆژهەڵات محوەرەک ئەگەر کوردستانە کۆماس یا کێ هەر کەسێک ڕۆژهەڵات بێت ڕۆژاوا بێت باکوور بێت ئەمە هەستێکی نەتەوەیە ئەمە ئێرادێکی نەتەوەیە و ئەمە شعورێکی نەتەوەی شعورێکی سیاسیە کەوا کات هەموو کوردان تایبەت کوردانی ڕۆژهەڵاتی کوردستانیش کە ئەوان شاتون بەشداری ئەم شۆڕشە بن ئەگەر لە بیرمان نەچێت یەکەمین شەهیدی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان شەهید نەوزاد خەڵکی شاری دێرکە لە ورمێ شەهید دەکەوێت خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانەوە شەهید باوەڕژی خەڵکی ورمێ لە ڕۆژاوای کوردستان شەهید دەکەوێت ئەمە ئەتوانم بڵێم هەڵکەوتێک نییە بڵێ بەس هەڵکەوە سیرکە ئەم گرێدانێکی نەتەوەیە یانێ خەڵکی ئەم گرێدانە لە مێژ ئەم گرێدانە هەیە کاتێککە تە ویان پەیمان لە بەرخودانی کۆبانی بەشدارە بێت کات ئەبینین شەهید دەکەوێت ینی ڕاستە ماڵباتی ئێوە بنەماڵێویشیان پێیان خۆشە ینی تەرمەکەی جەنازەکەی دەربازی ڕۆژهەڵاتی کوردستان بێ بەڵام بەداخەوە بینی بەهۆی ئەو سیستمە داگیرکردن لە ئێران هەیە ناتوانێت تەرمی شەیدانی ڕۆژهەڵاتی کوردستان دەربازی ڕۆژهەڵات کە یان ناچاری لە باشووری کوردستان یاخود لە باکووری کوردستان یاخود لە ڕۆژاوای کوردستان مەسەڵەن ئەوان تەرمەکانیە بنێژی کە ناڵێم وەک غەریب چون ئێرەش کوردستانە یانێ چون کەسێکە ئەو ڕێگەی هەڵبژارد بۆی گرنگ نییە جەنازەکەی یاخود تەرمەکەی لەکوێ بنێژرێت گرنگ ئەوەیە ئەوان بەشداری پرۆسێکی مێژوویی بوون بەشداری شۆڕشێک بوون کە هەتایە ناوی ئەوان لەبیر ناچێت ئەمە لەبیرمان نەچێت لە هەر لە ناو ئێران شۆڕشی خەڵکی مەشهەد
لە مەشهد لە دانشگای تاران خوانێ فارسیش هاتن بەشداری شۆڕشی ڕۆژاوای کوردستان بوونەوە لێرە شەهید کرد یعنی ئەمە ڕاستیەکە تایبەت ئەبینین ڕۆژەڵاتی کوردستانیش کە ئەزمونێکی هەیە لە شۆڕشە ساڵی 1970 بەشداری شۆڕش وە بەرێش حتا لە شۆڕشی پێشەوە قازیەوە بگرێت حتا شۆڕشی کێو بگرێت تا شۆڕشی 1970 ئەمانە هەموو ئەزمونێکن هەموو پەروەردەیەکن بۆ ڕۆژەڵاتی کوردستان وا بینین واکات ئاسی شعوری سیاسی گێتە ئاسەکە کوردەکانی پارچەکانی تر تایبەت ڕۆژەڵاتی کوردستان کە ئێستا دەباست لەسەر ڕۆژەڵاتی کوردستان کە ئەو گەنجانەی کە تێن بەشدارە بنوە بە باوەڕی من هیچ جیاوازیەک نییە بڵێ تۆزێک یانێ چۆن بەڵێمەوە من جاردوان سەردانی گۆڕستانی شەیدانەکەم قەتعەکانە بینم فلان کەس فلان شەهید خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکی باکووری کوردستان خەڵکی ڕۆژاوای کوردستان ئەبینیت ئەڕۆیتە ناو گۆڕستانی شەیدان حساب هایتە ناو باخچەکە لە هەموو پارچەکانی کوردستانی هەموو یانێت تۆ من هەرجار مەسەن وەڕەز دەبم یاخود بێتاقەتە بم ئەڕۆیتەوێ بینی یانێ هەموو شتێک لەوی دەکەی باشە بێزگە لە ئەگەر هەر لەسەر بابەتی بەشداری نەتەوەی کوردستانی یانە لایەنی شۆڕشی ڕۆژاوی کوردستان بمێنینەوە دەزانین کە بێجگە لە بەشداری وەکو شەڕوان بەشداری چەکداری بەشدارێکی دیکەشێ بۆ نمونە کۆمان شەبازی کە ڕۆژنامەوانەوە لێرەکای ڕۆژنامەوانی دەکات و زۆر کەسی دیکەش بە شێوازی دیکە لە ڕۆژاوای کوردستاندا بەشدارن ئێوە لایەنەکانی دیکە یانە بەشداری کوردستانی لە ئاستی دیکەدا لە شۆڕشی ڕۆژاوای کوردستان بێجگە لە شەڕوانان چۆن دەبینی بەڵێ دیارە ئەویش دەستی پێ کرد یعنی زۆر بە خۆشحاڵیەوە ئەبینین من دکتۆرم دیوە خەڵکی ڕۆژەڵاتی کوردستانە هاتوو لێرە کاری پزیشکی کرد کە کەسانێک دیهاتن وەک ڕۆژنامەوان هەر کەسێک بە پێی توانی خۆی ئێستا ئەندازیاری مەدەنی هەیە نا لە کۆبانین ئێستا لە کۆبانین بەشداری پرۆسەی ئاوەدانکردنەوەی کۆبانی لە شاری کسنە و لە مەهاباد و لە کرماشان هاتوون یعنی ئەمە وای کرد یعنی ڕاستە دەستپێکی حرەکەتێکی چەکداری بۆ ڕاستە شاید هەر کەسێک خەباتی چەکداری پێ نەکرێت هەر کەسێک شەڕی پێ نەکرێت بەڵام شۆڕش بەس لایەنی چەکداری نییە تایبەت شۆڕشی ڕۆژاوای کوردستان کە بە باوەڕی من شۆڕشێکی فکریانێ من بەرەوە بێژم دژمن لە چەکی یەپەگە و لە چەکی یەپەژن نەترسە و ئیسەش لە چەکی ئەوان ناترسێت چون چەکی ئەوان لە چەکی یەکینەکانی پاراستنی گەل و یەکینەکانی پاراستنیژن زۆر بەهێزترە بەڵام چەکێکی دیکە کە لە ڕۆژاوای کوردستانی ئەو چەکی هێزر و باوەڕەکە ئارین میرکان ئەخڵقێنێت لە کۆبانی تێگەی ئەو چەکەیە کە دژمن دەترسێنێت ئەنا بە سیلاح زۆر گرنگ نییە سیلاحی تۆ چی بێت بەڵام ئەو چەکەمی ئەو چەکەی هێزر ئەو چەکەیە چەکی هێزر و باوەڕە چەکی ئێرادەیە کە کۆریدۆرێک دروستە بێت ئەو بویەرە لە شنگال ڕۆدات بەدە 11 شەڕوانی یەکینەکانی پاراستنی گەل خۆیان ئەڕۆن بەناو ئاگرە لە ناو چەتەکانی داعشا کۆریدۆرێک وە بکەن کە بە هەزاران کوردی ئیزەری دەربازکەن دەربازی ڕۆژاو بن کە قەتڵعام نەکرێن و حتا گیانی پێشمەرگەشیان نەجاتە بە سەدان پێشمەرگەی پارتی دموکراتی کوردستان کە خەندەقیان دەکۆڵا لە نێوان سنووری باشوور و ڕۆژاوای کوردستان لە ڕێگەی خاکی ڕۆژاوای کوردستان و بە ئیسلاح خۆیان نەجاتدا یعنی ئەمە واکات تایبەت لە ڕۆژاوای کوردستان و ئەو هێزە کە ئیستا هەیە تایبەت ئەو لایەنانەی کە ئێستا لە تایبەت ئەو لایەنانەی دیکە کە ئێستا هەیە بینین ڕۆژنامەوان و ئاکادمیامان هەیە لە بەشی پەروەردە ئاکادمیای میزوپۆتامیامان هەیە کە ئێستا بینین چەندین مامۆستا لە خەڵکی پارچەکانی تی کوردستان ڕۆژهەڵات یا شوێنەکانی دیکەن دێن خەریکی دروستکردنی تێکەڵین تێکەڵاو بێن پەیوەندی دروستکان لێرە چۆن ئەتوانن یا هاوکاری بکەن بەناردنی کتێب بێت بەناردنی هادی هاوکاری بێت بە هاتنی کەسانێک بێ بۆ پەروەردەکردن ئەبینێنی سێمە کۆمینی فیلممان هەیە لێرە یەک دوو کەسمانەیە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هەندێن هاوکاری یەکتری نەکەن یانێ بۆ پەروەردەی فیلم و سینەما گواستنەوەی و ئەزمونانەیە و ئەبینم لایەنەکانی دیکەی شۆڕش تایبەت لایەنی فکریەکان و لایەنەکانی دیکە شۆڕش خەریکی یەوە شەوەشەوانیش کەوتۆسە ناو کار وە هیوادارم لە داهاتوە و ئیسەش لە ڕێگەی ئەم بەرنامەی ئێوە ڕۆژاوای کوردستان بەستەرێک و توانم بڵێم گۆڕەپانێکی زۆر باشە بۆ خەباتی تەنانەت خەباتی ئابووری خەباتی کشتتوکاڵی ئەو کەسانێک کە لەخوایان نەڕابینن بتوانن پرۆژێکیان هەیە بۆ داهاتوو لە ڕۆژاوای کوردستان و ئەگەر ئێمە باس لە کۆنگرێکی نەتەوەی یەکەن دەبێت ئابوووریەکی نەتەوەیشمان هەبێت بێت لەوە بکەینەوە ئەو پارەی کە ئەو سەرمایە کە هەمانە بابین لە ناو لە باشووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان لە پارچە ئازادکراوەکانی کوردستانە لەوێ سەرمایە گوزاری کرد بە ئەو ئابوووریەکەی تۆش بێت ئابوووریەکی نەتەوەی بە کوردان کەڵک وەربگرن لە
ئابووری تۆ کەڵ وەگوێن لە فکری تۆ لە سەرمایەتەوە و ئەتوانێت لە داهاتووش بە باوەڕێ من کە قەتعەن وای لێ دێت خەڵکانێکی دیکە بێن ڕووبکەن ڕۆژاوای کوردستان بە پرۆژە ئابوووریەکانی خۆیان پرۆژە کشتتوکاڵیەکانی خۆیان کە بتوانێت ئەمەش ببێت بەچی بەرەو گەشەکردنی ئابوووریە کە ئەتوانێت بڵێ ئەمەش کۆمەکەکە بە چوزانم وەک ئەگەر باز لە کۆنگرێکی نەتەوەکەن و ئابوووریەکی نەتەوەیشمانە بێکە بتوانین ئەگەر داهاتێک بڕاتە گیرفانی کورد باشە ڕۆژاوای کوردستان دەزانین کە شۆڕشێکی ئاوایە کە بۆ یەکەم جار یانە لە مێژووی کووردا شۆڕشەکانی کورد هەمیشە کە قوربانی دەبوون بە تایبەتی ئەو کارە ساتانەش کە لە ناو شۆڕشی کووردا بەسەر کووردا هاتوون بۆ نمونە ئەنفال لە هەڵەبجە کۆمەڵکوژیەکانی دیکە وێنایە گەلێکی قوربانی کراوی نیشان دەدا بەڵام بەرخۆدانی بڵین ڕۆژاوای کوردستان و بە تایبەتی کۆبانەی ئەوەی نیشاندا کە گەلێکی قوربانی نییە گەلێکە دەتوانێت خۆی پارێزێت وە خۆی بکاتە ڕۆژەفی دنیا پێت وایە ئەم بڵین ئەم جۆرە تێڕوانینە ئەمەی کە کورد لە قوربانیەوە بوو بە هێزێکە لەسەر ئیرادەی خۆی ڕادەوەستێ بەرگری دەکات و دەتوانێت سەریش بکەوێت ئەمە چ کاریگەریەکی لەسەر پارچەکانی دیکەی کوردستان دەبێت بەڵێ دیارە ئەمە یەکەم جارە لە مێژووی هاوچەرخی کووردا کە کورد گۆشتی قوربانی یعنی ئەو سیاسەتە یا ئەو شتێک کورد گۆشتی قوربانی بەڕۆڕووی شکست کردەوە کورد ئەمجار نەبوو بە گۆشتی قوربانی لە دەستپێکی شۆڕش لە ڕۆژاوای کوردستان کورد نەبوو بە لایەنی ئۆپۆزیسیۆن نەبوو بە لایەنی بە شارەسەر یا بە ئیسلاح ڕژیم کورد وەک هێزی هێڵی سێم خۆی پێناسە کرد کورد دەتوانێت وەک هێڵی سێم کار بکە دەستپێک هەموو کەسێک پێیان نیانێ حەسن تێنەگەشتن هێڵی سێم چییە خەتی سێم چییە کە تا دوای 4 ساڵ شەڕ دوای 250,000 کوژرانی خەڵکی سڤیل دوای ئاوارەبوونی ملیۆنان کەس لە ناو لە شوێنەکانی لە وڵاتە دراوسەکان و ئیسەش بە هەزاران کەس لە نێو تێلە سنووریەکانی وڵاتە ئەوروپایەکانە سەرگەردانن کە دەربازی یۆناان و مەقدونیە و کوێ بن یعنی گەشتنەوە قەنەعاتە کە هێڵی سێم تاکە چارەسەرە یعنی تاکە پرۆژەیە بۆ دەربازبوونی سووریە بە هەموو گشتی لە ناو قەیدانەوە ئەمە بە باوەڕی من وا ئەکات لە داهاتووی سیاسی پارچەکانێتری کوردستانیش کورد بتوانێت ببێ بە هێزی سێم کە بەداخەوە لە باشووری کوردستانەوە ئەزمونە نەیتوانیانێ ئەمە بتوانم بڵێم سیاستمەدارانی ڕۆژاوای کوردستان کەڵکیان وەرگرت لە ئەزمموی باشووری کوردستان ئەگەر تەنیا لەسەر ئیرادەکە یانە زۆر گرنگە بەتایبەتی وتمان یعنی ئیرادەیەکی دروست کرد کە کورد دەتوانێت لەو پەڕی بێ ئیمکاناتی خۆیدا خۆی پارێزێت و ڕۆژاوای کوردستانی دەزانین کە ئەمەی نیشاندا لە هەموو بوارێکدا گەمارۆ درابوو ڕۆژاوای کوردستان گەلە کۆمەیەکی نێودەوڵەتی لەسەر بوو سەرڕای هەموو ئەم شتانە ڕۆژاوای کوردستان بە ئیرادەیەکی بەهێز کە هەی بوو خۆی پاراست خودی ئەمە یان خودی ئەم ئیرادەیە دەتوانێت لە ئاستی کولتوریدا لە ئاستی سایکۆلۆژیدا تەنانەت چ کاریگەریەک لەسەر مرۆڤی کورد لە پارچەکانی دیکە بکە ئەگەر لە هێڵی سێم گەڕین کە دوای دەتوانین بیکەینە پرسێک فەرموو بڕوانە سەرکەوتنی ئەم ئیرادەیە لە ڕۆژاوای کوردستان ئێستا بینین لە باکووری کوردستان بەخودانێکی بێوێنە ئێستا لە باکووری کوردستان دەستی پێ کردووە لە ئاماد لە هەموو شوێنەکان لە ناوچە کوردەکاندا دوای ئەو ئەتوانم بڵێن دوای ئەو ساختەکاریانێکی لە هەڵبژاردەکان کردن بەڵام سەرڕای هەموو ساختەکاریەکان نەیانتوانی چۆک بە ئیرادەی گەلی کورد لە باکووری کوردستان دابتن ئەبینین ئێستاگەیش باس لە ئەزمموی خۆسەری دموکراتیک و خۆسەری دەکەن لە شارەکانی باکووری کوردستان و هەڕۆژە بینین شارێکی ئەعلامی خۆسەری کات ئەمە دەرخەری ئەوەیە کە شخصیت درا بە کورد تاکی کوردی سە خاوەن شخصیتێک کورد مرۆڤێکی بێشۆناس نییە بێ هەویەت نییە ئێستا کورد خاوەنی شخصیتە کورد خاوەنی شۆناسی خۆیەوە ئەتوانێت خۆی پێناسە بکات ئەتوانێت وەک لە هەر نقطێکا بێ خۆسەری خۆی ڕابگەنێت وە ئەزمموی ڕۆژاوای کوردستان زۆر شتی سەلمان بۆ هەموو دنیا و بۆ ئیسپاتیشی کرد بە کوردی پارچەکانی تری کوردستان کە ئەتوانێت لە کەمترین ئیمکانات باشترین کەڵک وەربگرن کە دڵنیام لە شۆڕشەکانی دیکەوە لەسەر هەڵدانەکانی دیکە کە لە ڕۆژەڵاتی کوردستان لە شوێنەکانی دیکە دەست پێ دەکات دڵنیا بە کاریگەری خۆی دانێت و ئەزمونانەی کە لە ڕۆژاوای کوردستان وەرگیرا عینەن ئەزمون لە پارچەکانی تری کوردستان تایبەت ئەمە لە بێژین لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان کە ڕۆژهەڵاتی کوردستانیش وەک ڕۆژاوای کوردستانە خاوەنی ئێتنیکی جیاوازە خاوەنی مەزهبی جیاوازە یعنی زۆر تێکەڵاوە یعنی ئەمە ئەتوانێت بڵێ ببێ ئەلتەرناتیڤێک بێ نمونێکی باش بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش کە بتوانێت چۆن ژیانکەی لە شارێک وەکو ئورمیە
کوردی تایە تورکی تایە مەسیحی تایە مسلمانی تایە چۆن ژیان بکەن. باشە باسی هێڵی سێهەمت کردیانەوە بڕاستی لەبارەی تیۆریکەوە زۆر گرنگە کە ئەو مەسەلە شرۆڤە بکرێت شی بکرێتەوە. دەزانین کە هەتا ئێستاش کورد بۆ خۆی لە پارچەکانی دیکەدا قوربانەی دوو جەمسەری بووە هەمیشە دوو جەمسەر هەبووە دوو جەمسەری ئەگەر گەورەی جیهانی نەبێت دوو وڵاتە بووە کە پێکەوە شڕیان کردو دوو دەوڵەتە بووە عێراق بووە ئێران هەبووە سووریا لەگەڵ تورکیا لەم بینەدا کورد کەڵکی وەرگرتووە. ئێستاش بە هەمان عقلێتەوە باسی بۆ نمونە شۆڕشی ڕۆژاوای کورسان دەکرێت کە بڵین لایەنی دیکەیە کە ئێستا بڵین لەو ململانەیە کە لە نێوان دوو جەمسەری رووسیا و ئەسەد و ئێراندا هەیە لەگەڵ ڕۆژ ئاوا و تورکیا و قەتەر و ئەمانە. بەڵام دەزانین کە لە ڕۆژاوای کوردستان تۆش بەخۆت دیوتە لێرە هێڵی سێهەم هەیە. پێت وایە هێڵی سێهەم کاریگەرێکی هەیە لەسەر پارچەکانی دیکەی کوردستان بەتایبەتی کە ئێستا بەکردەوە ڕۆژ باشووری کوردستان دابەشبووە بەسەر دوو هێڵدا لایەنێکی پارتی دیموکراتی کوردستانە کە لایەنی بەڵین تورکیا دەگرێت لایەنەکەی دیکە بە شێوەیەک. پێت وایە هێڵی سێهەم کە هێڵی نە قەتەر و ئەردۆغانە و نە ئەسەدا دەتوانێت چ کاریگەرێک لەسەر پارچەکانی دیکەی کوردستان بێ کە هێڵی سێهەم یانە هێڵی کوردی هێڵی بڵین ئامانج و بیر و باوەڕەکانی خۆیان هەڵبژێرن تا ئەوەی کە پاڵ بدەن بە هێڵێکی سەرەکیەوە. دیارە ئەم ئەزمونەی ئێستا لە ڕۆژاوای کوردستان دەستی پێکرد تایبەت بە ئیعلامکردن و بەڕاگەاندنی ئێمە وەک خەتی سێم وەک هێڵی سێم کات و خەباتی خۆمانەکەین هەر کەسێک چ دەبێژێت با بێژێت ئێمە گوێ نادەین و بە کەمترین ئیمکانات و ئێمە کاری خۆمانەکەین. ئەمە زۆر شتی سەلمان تایبەت بۆ پارچەکانی کوردستان دەباس لەوە کرد کە کورد کەڵکی وەرگرە بەداخەوە منەڵێم کورد بوو بە گاڵتەجاری هێزەکان هێزە دەرەکیەکان نەبینین ئێستاکە ئەردۆغان لە هەولێر دەسەڵاتی زۆرترە حتا ئامد و بەکردەوەی سێ سلماوە ئێستا ئەتوان بڵێم ئەکپارتی دەسەڵاتی لە هەولێر زۆرترە حتا لە ئامد. ئەمە دەرخەریەوەیەکی کورد تا ئێستش نەگەشتەوە بە شعورێکی سیاسی بە ئاسێکی فکری کە بتوانێت بە قەیچیەکە بە سەرکردەکانی پارتی دموکراتی کوردستان بە چزانم بە مۆنیکایان نەبێ با سەد مۆنیکایان نەبێ بە دوو مۆنیکایان هەبێ بە دوو کۆشکەکان یا بە چزانم قەنافەکان یا باشەکان با شتێکی سادەتر بێ بەڵام چی بهین خۆت بێ با ئەم جلە جلی خۆم بێت قەرز نەکەم لەم و لەو پشتاتانم لێ بدا با جلی خۆم بێ قەی ناکات جلەکەم کۆنەیە جلەکەم هەرزانە یا کەینی کە بەڵام شتی خۆت بێت باهین خۆت بێت کەس سەرکۆنت نەکات کەس منەت نەکاتە سەر من باز لە ڕۆژاوای کوردستان و باشوور بکەم وەک نمونەیەک ڕۆژاوای کوردستان وڵاتێکی ئازاد کراوە بەڵام باشووری کوردستان وڵاتێکی ڕزگار کراوە ڕزگارکردن و ئازادکردن زۆر جیاواز ڕزگارکردن کەسێک ڕزگاریەکات و پێشکەشی تۆی دەکا ئەبێ بە منەت بەسەریەوە یعنی هەتا دنیا ئەم مەمنونی فلانە کەسین ئەوەی ئازادکردمێ بچوینەوێ بەڵام ئازادکردن تۆ خۆت خوێنت داوە بۆی هەزینەت کردووە بۆی وە پێ ئێشاوی یانێ بە پرۆسە تۆ ئازادت کردووە. ئەمە زۆر دووشتی زۆر جیاوازە لە نێوان ئازادبوون و ڕزگاربووندا ڕزگاربوون تۆ لە کۆیلەبوونێک ڕزگار دەبی تۆ لە قەتیزبوونێک ڕزگار دەبی بەڵام ئازادبوون زۆر جیاوازە ئازادبوون ئاستێکی شعوری گەرەکە ئاستێکی فکری گەرەکە کە بە درێژماوە تۆ توانێت ئازاد بی. ئێستاگەش باشووری کوردستان لە پرۆسەی ڕزگاربووندایە ئازاد نەبووە گەلێکی ئازاد نەکراوە. ئەبینین ئێستاگەش هەموو ئەو قەیدانانێک کە لە باشووری کوردستان سەری هەڵداوام و چی هەمووی نەبوونی فکرێکە نەبوونی تربیەتێکی ئەو ملەتەیە کە دوو دەسەڵات لەوێ بە درێژایی دەیان ساڵ بە مشەخۆڵکردنی خەڵک بە موچەخۆڵکردنی خەڵک وایان کردووە خەڵکێکی دەست لەوێخە وەستاون ئێستا موچە نەماوە هەموو ڕۆشن کەوتن بندیوار موچە نەماوە دنیا خراپە موچە نەماوە بە سەدان هەزار دۆنەم عەردیەوە هەیە کشتتوکاڵی خۆتان کەن قەیچیەکە بە هەفتەیەک 10 کیلو گۆشت نەخۆن با 1 کیلو گۆشتوان خۆ ئەمە دنیا خراپ نابێت. ئەبینین لە ڕۆژاوای کوردستانستا ڕای هەموو ئەو کێشە گرفتە ئابوووریانە خەڵک ڕاهاتووە یانێ ئەبێ خەڵک تربیەت بکەی خەڵک پەروەردە بکەی وەکو مساڵە چینیاڵێ خەڵک فێرکە چۆن ماسی بگرێت نەک ماسی پێ بدە. باش ئێستا ئێمە باسی لایەنی نەتەوەیی کوردستانی لە شۆڕشی ڕۆژاوای کوردستانمان کرد کە خەڵکی پارچەکانی دیکەی کوردستان بەو ئەندازەی کە پێیان کرابێ یان بەو ڕادەیە کە پێیان کرابێ لەباری چەکداری لەباری دیکەش کۆمەکی ڕۆژاوای کوردستانیان کردووە. بەڵام بەپێی ئەزمموی ئێوە ڕۆژاوای کوردستان ڕوانگەی ڕۆژاوای کوردستان لەسەر پارچەکانی دیکە چییە؟ ئێمە باسی پارچەکانی دیکەمان کرد لەسەر لە ئێرە بەڵام ئێرە چۆن دەڕوانە پارچەکانی دیکە ڕوانینی خەڵکی ڕۆژاوای کوردستان لەگەڵ لەسەر پارچەکانی دیکە ئەمە ئەگەڕێت شتێکی کولتوری چاندی بۆم خەڵکە
کۆماس کە ماوەیەکە چنێکە لێرەم بە سانیەکیش من هەستمە غەریببوون نەکرد واخ کەسانێکی دیگەش دێنێرە ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی کراوەبوونی ئەم خەڵکەیە، نیشانەی پەروەردەکردنی ئەم خەڵکەیە کە خەڵکێکە دەربازی ناو ڕۆژاوای کوردستانەکە هەست بە غەریببوون ناکە، هەست بەوە ناکاتە لە وڵاتێکی دیکەواتوی تۆ مەسەڵەن گرێداوی شتێکی دیکەی ئەمە و ئەبینین زۆر ڕەحەت تۆ قبوڵەکان لەگەڵت مەرحەبا دەدەن من ئەڕۆم ناو خەڵکە ئەگەڕم ناو دوکان و بازار مەرحەبا بە زۆر داتەنە چایەکت بێتەن لێوانێکی ئاوەدەن بەدەستیانێ ئەمە دەرخەری ئەوەیە کە تایبەت ئەمە چاندێکی یەک ڕۆژە و دوو ڕۆژە نیە ئەمە کولتورێکە کە بەدەیان ساڵ لە ناو مێشکی ئەم خەڵکەدا بە جۆرێک ماوەتەوە ئێستا بینین شۆڕشی ڕۆژاوای کوردستان و توانم بڵێم ڕۆژاوای کوردستان بوو بە سفرێک بۆ هەموو پارچەکانی تری کوردستان هاتن بەشداری ئەم شۆڕشە بوون خەڵکی ڕۆژاوای کوردستانیش ئەوەی باش دەزانن ئەو شەروانانەی کە لە پارچەکانی ترۆتێن بەشدار بن ئەمەی پێزانن و ئەمەش منەت نییە ها کەسیش ناتوانێت منەت بکاتە سەر ڕۆژاوای کوردستان چون ڕۆژاوای کوردستانی ئەوەی کردووە بەشداری هەموو پارچەکان بەوە کورد وای لاتەوەی منەت ناکەنە سەرێک من ئەوەم بۆ تۆ کوردە تۆش ئەوێ ئەمە بووم کە ئەمە مەعامەڵەیە گەشتە سەو شعوری سیاسی مامەڵە لەگەڵ یەک ناکای سش تۆ هاتووی لە ڕۆژاوای کوردستان زۆر ڕەحەت تۆ قبوڵەکەن بچۆ ماڵ و دانیشە لەگەڵیان مەرحەبا لەگەڵ سەر سفرەی خۆیان چی هەبێ ئەیدەن بە تۆ یانێ درێغی لێ ناکەن ئەوە هەیە ئەوەی یعنی ئەمە ئاستێکی شعورەوە ئەمەتوان بڵێم مانەوە چون ئەگەر سیر بکەی یەکەمین ساتەکان کە ڕێزوەچەران دەربازی ڕۆژاوای کوردستان وە زۆر ماوەتەوە لە ڕۆژاوای کوردستان وە ئەبینم تایبەت ئەو خەڵکە بە تەمانەی من قسەکەم باس لە سەرۆکایەتەکەن کە لەگەڵی ماوەتەوە قسەیان کردووە لێرە بەوە ئەو نەسڵی لەگەڵ خۆی پەروەردە کردووە ئەمە زۆر کاریگەری داناوە لەسەر ئایستای من لەگەڵ 2015دا کە کۆماز دێت زۆر ڕەحەت لێرە ژیان دەکات زۆر ڕەحەت ئەگەڕێ لە ناو خەڵکە ئەمە بەرهەمی دەیان ساڵ پەروەردەیەم خەڵکەیە کە زەحمەتی کەسێکی دیکە پێش من هات لێرە ئەو ئەرکەی کێشانەوە ئێستا من زۆر ڕەحەت هاتووم لەسەر سفرەی حازرا مەسەڵەن خەریکم کات و تێکۆشانەکە بەڕێز شابازی بەنامەکەمان بەرەو کۆتای بوو نەچێت وەکو دوا پرسیار و ئەگەریش زەحمە دەبێت بە کورتی پێت وایە داهاتووی لایەنی نەتەوەی کوردستانی ئەم شۆڕشە چۆنە باسمان کرد کە لایەنی نەتەوەی کوردستانی بەهێزە پێت وایە داهاتووی ئەم لایەنە چۆنە بینی بە پێی ئەزمونونەکانی خۆت لە ماوەی نزیک بە 3 ساڵدا دیارە تایبەت لایەنەکان تایبەت لایەنی نەتەوەی شۆڕشی ڕۆژاوای کوردستان و شۆڕشی پارچەکانیەتی کوردستان دەتوانم بڵێم شۆڕشی ڕۆژاوای کوردستان سەلماندێک کە کورد وەختێک باس لەوە دەکای من نەتەوەیەکی ئاشتیخوازین بەڕاستی بە پراکتیک و بەکردەوە سەلماندی کورد ڕاستە باس لە نەتەوەی خۆیەکە باس لە چاندی خۆیەکە باس لە پاراستنی چاندی خۆی دەکات بەڵام لامان کاتە لایەنێکی ئاشتیخوازەوە هیچ کاتێک کورد مێژووی کورد نابینیت کورد هەنگاوێکی بەرەو خاکی کەسێک هەڵ نابێت پێی لەسەر سەری کەسێک نابێت وە بەردەوام پێیان لەسەر کورد ناوە بەڵام ئەم جار زۆر جیاوازترە کورد ئەم جار دەڵێ ڕاستێمە بەرگری دەکەین مافی ڕەوای خۆمانە بەرگریکەین بەڵام ئەم جار ئیجازە نادەین کەس پێ لەسەرمان بکە و خۆمان چارەنووسی خۆمان دیارەکەین و مافی چارەنووس حەقی هەر نەتەوە و هەر ملەتێکە کە چۆن ژیانەکەن چۆن چارەی خۆیان دیارەکەن ئەبینین ئەم ماوە کە گرێسپی ڕزگار کرا هەموو کەس پێی وا بوو هەموو شتێک ئەڕاتە ژێر کۆنتترۆلی کانتۆنی کۆبانی یا کانتۆنی جێ بەڵام ببینین دەوێت خۆ بەڕێوەبەری خۆیان ڕگەن ئێرادەی گەل یانێ لەوێ گەل چۆن قەرارەدا ئەمە بە باوەڕی من لە داهاتووشە تایبەت لایەنی نەتەوەی لە هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان کە دیانە زۆر جیاوازتر لە ڕۆژهەڵاتی کوردستان دڵنیام ئەمە بێ بە ئەزمونێکی باش بۆ ڕۆژهەڵاتی کوردستان کە بۆ هەم بە مەرجی پاراستنی لایەنی نەتەوەی خۆت و حرمەتنان و ڕێزلێنان بۆ نەتەوەکانی دیکەکە بتوان ئەوە نیش مافی ژیانی هاوبەشیان دەبێت زۆر سپاس کەوابێ ئێوە داهاتوویەکی گەشت بۆ لایەنی نەتەوەی کوردستانی لە شۆڕشی ڕۆژاوای کوردستاندا پێشبینی دەکەن زۆر سپاس بۆ بەشداریت بە ڕێز شابازی بەڵێ بینێرانی هێژە لە شاری قامیشلو لە ڕۆژاوای کوردستان لەگەڵتان بووین بەرنامەکە تارخان کرابوو تایبەت بە لایەنی نەتەوەی کوردستانی لە شۆڕشی ڕۆژاوای کوردستان و ئەزمموی خۆبەڕێوەبەری دیموکراتیکدا بۆ ئازادی و لە ئازادیدا بژین ماڵتانەوە